سنووری هەرچوار قەزایەکانی سۆران و چۆمان و مێرگەسۆر و ڕەواندوز لە خۆ دەگرێت کۆی گشتی ئەو ڕووداوانەی کە تۆمار کراون بریتە لە 218 ڕووداوی جۆرا و جۆر لە کۆی ئەو 218 ڕووداوی جۆرا و جۆرە 203 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆرا و جۆر تۆمار کراوە و لەگەڵ 5 ڕووداوی خنکان کە بەداخەوە 7 کەس لە ڕووبارەکانی سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران دووچاری خنکان هاتوون و لەگەڵ یەک ڕووداوی هەڵدێران کە لە شاخ کە بۆ هۆی جان لە دەستدانی کەسێک زائیدان 7 ڕووداوی ڕزگارکردنمان هەبوویە کە بەو هۆیەوە لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی توانراوە 16 هاوڵاتی ڕزگار بکرێن بە ڕووداوە جۆرا و جۆرەکان و دوو ڕووداوی بەر لغمکەوتن تۆمار کراوە کە بەداخەوە یەکەچیان جانی لەدەستداوە و یەکەچیشان زامدار بووە. ئەگەر شرۆفەی ئەو ڕووداوانە بکەین سەبارەت بە 203 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆرا و جۆر 38 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ماڵان تۆمار کراوە هۆکارەکەشی زیاتر بەهۆی شۆرتی کارەبایی و بڵی غازەوە بووینە و 8 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە دوکانەکان با بڵێن 8 دوکان سوتاون و لەگەڵ 10 ئۆتۆمبیل هۆکارەکەشی زیاتر بەهۆی شۆرتی کارەبایی بزوێنەری ئۆتۆمبیل و فیول پەمپ بووە و 93 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە پوش و پاوان و دارستانی ناوچەکە تۆمار کراوە کە بە نزیکراوەیی 1382 دۆنم لە پوش و پاوان و دارستانی ناوچەکە دووچاری سووتان هاتووە و 12 ڕووداوی ئاگرکەوتنەوەمان هەبووە لە ڕەز و باخی هاوڵاتیان زائیدەن 42 ڕووداوی ئاگرکەوتنەوەمان هەبووە لە مەحاویلەی کارەبا و کۆگا و مۆلیدە و پاشماوەی زبل و خاشاک و ئەوانە سەبارەت بە 5 ڕووداوی خنکان کە هەروەک باسم کرد بەداخەوە 7 هاوڵاتی لە ڕووبارەکانی سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران دووچاری خنکان هاتوون